وەقسەکردنی سیاسە لە بارەی پێشنهاد یاسای درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆ میانداری بەڕێز محەممەد سعدەدین سەرۆکی پارتی گەشەپێدانی تورکمانیمان کردووە. بەڕێز محەممەد سعدەدین بەخێر بن. سپاس بامەدەبوونتان. ئەو پێشنهاد یاسایە کە ئیمزان لەسەر کردووە پێما بە ڕەنگەی ئیمزاتان لەسەر کرد بێ ڕادەستی سەرۆکاتی پەرلەمان کراوە یاخود تا ئێستا ئاگادار نیم پێشێش کرابیتن و تا ئێستا بە فەرمی پرۆژە یاسایەک بۆ درێژکردنەوە بە فەرمی ئاراستای سەرۆکاتی پەرلەمان نەکراوە. فراکسیۆنەکان لە دانوستاندندا مفاوەزات دەکەن بۆ ئەوەی ئیتفاقێکی سیاسی هەبیتن و وەسیغەکی یاسایی هەبیت بۆ ئەوەی بۆ مەخرجی قانون ببینەوە. چونکە خۆتان دەزان ئێمە هەمومان لەگەر ئەوەی دابوون کە هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێت، بەڵام واقعەکە وا دەخوازیت و دەتوانین بڵێن هەڵبژاردن لە کاتی خۆی ناکرێت و دوا دەخرێت و دواخستنی هەڵبژاردنەکانش پێویستی بە درێژکردنەوەی هەیە. فراکسیۆنەکان مەبدەئیەن لەسەر ئەوەی پێکهاتوون کە پێویستە یاسەیەکی وابیتن. هەر فراکسیۆنێک و پەرلەمانتارێک کە ئەو بەرپرسیارەتی هەڵدەگریت چونکە هەرێمی کوردستان ناوی بکەوێتە بۆشاییەکی یاسایی، مەبدەئیان لەسەروەی ڕێکەوتون کە پێویستە چێکی وا بکرێتن، بەڵام هەتا ئێستا دانوستاندنەکان بەردەوامن و ئەم پرۆژەیە پاش ئەوەی کە ئامادە دەکرێت و دەگەنە ئیتفاقێکی نهایی پێشکەش بە سەرۆکاتی پەرلەمان دەکرێت. دەوترێت دوای خوێندنەوەی دووەم بە پرۆژە یاسای پەروەردە. پرۆژە یاسای پەروەردە چەند دانیشتنی ماوە بە چەندێکی دیکە تەواو زیاتر لە 180 مادەیە چاوەڕوان دەکرێتن، بەڵام ئەگەر فراکسیۆنەکان پێک هاتین و بە فەرمی ئەم پرۆژە یاسایە یاخود پێشنیازە یاسای ئاراستەی پەرلەمان سەرۆکاتی پەرلەمان کرد، دەکرێت سەرۆکاتی پەرلەمان بخاتە دەنگدان بۆ ئەوەی ئێمە بتوانین خوێندنەوەی یەکەمی بۆ بکەین. لەبەر ئەوەی خۆتان دەزان لە سەرەتای مانجی 11 دەبوایە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێتن بۆ ئەوەی ئێمە نەکەوینە بۆشاییەکی یاسایی بۆ ئەوەی ئێمە لە ڕووی یاساییەوە قەوارەی هەرێمی کوردستان بپارێزین. پێویستە ئێمە وەکو پەرلەمانی کوردستان بڕیارێک یاخود یاسایەک دەربکەین بۆ ئەوەی خودی پەرلەمان درێژ بکرێتەوە. چونکە خۆتان دەزان ئەم پێشهاتە سیاسیانەیە کە لە بەغدا هەیە و ئەو دۆخەی کە لە ئەو واقعەیە لە هەرێمی کوردستان هەیە ئەوەی دەخوازیت پێویستە سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان و سەرۆکایەتیەکان، سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی حکوومەت بۆ ئەوەی بەرامبەر ئەو پێشهاتە سیاسیانە کە لە بەغدا دەکرێت حکوومەت کاری خۆی بکات لەگەر بەغدا. سەرۆکایەتی هەرێم وەکو دامەزراوەی شەرعی سەرۆکایەتی هەرێم دەکاتن کاری خۆی بکات، حزبلایەنە سیاسیەکان کاری خۆیان بکەن و متەفەریق بن بۆ بەغدا ڕوبەروی کێشەی ناوخۆی هەرێمی کوردستان نەکەن، چارەسەرێک بۆ ئەم کێشەیە بدرێت. کێشەکە لە پەرلەمانی کوردستان دەڕووی یاساییە چارەسەر دەکرێتن، بەڵام بەرپرسیارەتە گرنگەکە لە ئەستۆی لایەنە سیاسیەکانە کە فراکسیۆنەکانیان لە پەرلەمانن. بۆیە پێویستە بە زووترین کات بگەنە ئیتفاقی نهایی بۆ ئەوەی ئەم پرۆژە یاسایە بە شێوازێکی فەرمی و ڕسمی پێشکەش بە سەرۆکاتی پەرلەمان بکات، سەرۆکاتی پەرلەمان بە ئەرکی خۆی هەڵبستیتن. بەڵێ ئەمە کاریگەری لەسەر پێگەی دیموکراسی هەرێمی کوردستان نابێ هەڵبژاردن لە وادی خۆیانەکە. هەر لایەنێکی سیاسی کە هۆکار بوو بۆ ئەوەی کە ئەم درێژکردنەوەی بکرێتن و هەڵبژاردنەکان لە کاتی خۆی نەکرێت پێویستە ینی ئەو بەرپرسیاتی خۆی هەڵدەگریتن. چێ بەرپرسیار ئەو لایەنە سیاسی کە خلافەتی سیاسیان هەبوو، بەڵام لە ئێستادا ئێمە زۆر مناقەشەی ئەوەمان کرد. کاتی ئەوەی نەما مناقەشە ئەو شانە بکەین، کاتی ئەوەی مای چ بکەین بۆ ئەوەی ئێمە لەم بۆشایی یاساییە و لە فەراغێکی قانونی هەرێمی کوردستان ڕزگار بکەین، دامەزراوەکانی خۆمان ڕزگار بکەین. خۆی شتێک هەیە دەمەوێت لێرە باسی بکەم. لە هەر وڵاتێک کە خلافی سیاسی هەبوو هەڵبژاردن لە کاتی خۆی ناکرێت. ئەگەر ئیستیقراری سیاسی هەبوو بۆ چارەسەرکردنی خلافاتەکان لە کاتی خۆی ناکرێت، درێژ دەکرێتەوە، دوا دەخرێت. ئەگەر ئیستیقراری سیاسی نەبوو ئەوان ناسا دەبن کە لە پێشوەختە هەڵبژاردن بکەن، هەڵبژاردنش پێش وەختە بکەن. لەبەرەوەی کە ئیستیقراری سیاسی هەیە پێویست بوو لایەنەکان پێدا چونەوە بە بیر و بۆچون خۆیان بکەن. هەرێک و بیر و بۆچوونی خۆی هەیە لە مەسەلەی یاسای هەڵبژاردنەکان، لە مەسەلەی کۆمسیۆنی بالای سەربەخۆی هەڵبژاردنەکان. بۆیە پێویستی بۆ هەیە ئەوانش کاتێکیان بدێنێ با بیر بکەنەوە. لەو ماوەیە کە پەرلەمانی کوردستان خۆی درێژ دەکاتەوە پێویستە لایەنە سیاسیەکان ئەوە بیریان نەکردبێتەوە ئێستا بیرەکەنەوە لە ماوە کورتە. ئەمە دەکەوێتە سەر لایەنە سیاسیەکان. ئێمە پێش ساڵێک ئەو پارتی و پێکهاتەکان و چەند حیزبێکی تر داوامان ئەوە کرد کە هەڵبژاردنەکان لە کاتی خۆی بکرێت. هەر گۆڕانکاریەک بیر بۆچوونەکەیە با لە خولی داهاتوو بکرێتن، چونکە پرۆسە سیاسیەکە و پرۆسە دیموکراسیەکە گرنگترە بۆ ئێمە.
پەرلەمان بۆ 4 ساڵ هەڵبژاردننی خۆی ئازام دەداتن پێویستە 4 ساڵی دووبارە هەڵبژاردن بکرێتن کە خەڵک دەنگ بۆ 4 ساڵ دەنگ داتن بەڵام واقعی سیاسی ئەوە دەخوازیت ئێمە شتێکی گرنگیش هەیە هەندێک جار بەرژەوەندیە باڵاکانی هەرێمی کوردستان بەرژەوەندنەتەوی و نیشتمانیەکان وا دەکات لە هەندێک لە قۆناغەکانی دیموکراسی و سیاسیش بیر لە چارەسەری ئەلتەرناتیڤ بینەوە ئەلتەرناتیڤ یاخود بژاردەیەکی دیکەمان نییە ئێمە مانجی داهاتوو پێویستە هەڵبژاردن بکەین ئەگەر هەڵبژاردن نەکەین ڕاستە پرۆسێکی سیاسیە بەڵام ئەو پرۆسی سیاسیەمان نەکرد بژاردێکی دیکە هەیە جگەلەوەی کە ئێمە خۆمان درێژ بکەینەوە ئێمە دەتوانین پەیڕەوی بکەین حزبەکانی ئۆپۆزیسیۆنیش محەممەد سعدەدین وەک دوایین پرسیار بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم ئێوە وەکو پێکاتەکان لەگەڵەوە بن هەڵبژاردن لە وادەی خۆیان بکرێت ئەی بۆ دەنگتان داوە بە پێشنیازە یاسایی تا ئێستا دەنگمان نەداوە بەڵام ئەمە دەنگ نادەین بۆ واژۆتان لەسەر نەکردووە واژوو نەکرایە و تەنانەت ئیتفاقێک هەیە مەبدەئیان زارێن نەگەیشتونە ئیتفاقی نیایی تا بە ڕسمی پێشکەش بە سەرۆکاتی پەرلەمان نەکرێت ئێمە ناتوانین بڵێن ئێمە پرۆژە یاسامان ئامادە کردووە هەتا دەنگ لەسەر درێژکردنەوە بدەن بۆ هەتا ئێستا ئێمە لەگەر ئەوەدا بووین کە هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێت بەڵام هەڵبژاردن لە کاتی خۆی ناکرێت دوا دەکەوێت بۆیە ئێمە بۆ ڕزگارکردنی هەرێمی کوردستان لە بۆشایی یاسایی ئیمزای لەسەر دەکەین و ئەو حزبانەی کە ئیمزای لەسەر ناکەن خۆیان بەشێک بوون بۆ هۆکار بوون بۆی هەڵبژاردنەکان لە کاتی خۆی نەکرێتن بەڕێز محەممەد سعدەدین سەرۆکی پارتی گەشەپێدانی تورکمانی لە ستودیۆ ئامادە بووی سپاس بۆ ئامادەبوون و ڕێکردنەوەکانتان